چون من هەڵبژۆردنێت vê corê yedxula pêncê yed Parlemanê Kurdistanê bi şêweyekî serkeftiyan hatin encadan û destxweşiyê li Komîsyona Vala Hilbijardina dike ku şiyan çend demjimêrek bimînin bu hilbijardina hindek mercan zêde bike çunki eger ew merc zêde nekiriban û çûna min da tazwîr hête kirin û destxweşiyê li Komîsyonê dikem û pîrûza li hemû miletê Kurd înşallah serkeftin bû millet. هەندێکدانی سی ئایلوور زۆر بە جوانی بەڕێوە چوو هێزی ئەمنی و ئاسایش زۆر بە باشی ئیشەکانی خۆیان بەڕێوە برد و دەستخۆشیان لێ دەکەم کە بە جوانترین شێوە خزمەتی هاوڵاتیانیان کردووە. بەنسبەت هەڵبژاردننی هەرێمی کوردستان لە سی ئەیلول کە بەڕێوە چوو بەڕاستی هەڵبژاردنێکی زۆر پاک و بێگەر بوو دەستخۆشی لە کارمەندانی کۆمیسیۆن و گشت هێزە ئەمنیەکان و هێزەکانی ناوخۆ ئاسایش دەکەم بەڕاستی تا ڕادەیەک زۆر زۆر هەڵبژاردنێکی سەرکەوتنەوە بوو هیوادارم ئەم پەرلەمانە ئەم ئەندام پەرلەمانانەی خۆمان ئەم جارە بە گروتینێکی گەرمەوە داواکاریەکانی خەڵک جێبەجێ بکەن و نێڵن جارێکی دەستی ناحەزانی کوردستان بگاتە هەرێمی کوردستان و ئەو داواکاریەکانی خەڵک جێبەجێ بکەن و ئینشاءڵڵا سەرکەوتوو دەبوو.